دەچمە هەڵەبجە بەڕێز زارام قادر شارەزای بازاڕی کریپتۆکەرنسی و مامۆستای زانکۆ وەردەگرم. مامۆستا ئارام سلااوت لێبێت لە زۆوە گفتوگۆمان لەسەرم بابەتە نەکردووە. خۆشحاڵ بووم. ئەم یاریەی ئەم دوایی بیتکۆن کردی بەرەو کۆ دەڕوە ئەم ساڵ چۆن جێڵێ؟ ئەم کاتەوە باش کاک پشتیوان گیان ڕێز و سڵاومان هەیە. ئەم کاتەی بینەران و بیسەرانیش باش. هەڵبەتە دراوی دیجیتاڵی کە بڵین کریپتۆکەرەنسی یەکێکە لەو دراوانەی کە ناسەقام گیری زۆر بەخۆیەوە بینێت لە جیهاندا بە حکمی ئەوەی کە تاوەکو ئێستا یاسایەکی ستاندارد پارێزگاری لەم دراوانە ناکات و دەزانین ڕۆژانە چەندین دراوی دیجیتاڵی نوێ دەکەوێتە بازاڕەوە و کریپتۆکەرەنسی کە باوکی کریپتۆکەرەنسیەکان یاخود ئەوەی کە لەسەر و هەمویانەوەیە کە پێوترێ دیجیتال گۆڵد کا بڵین ئاڵتۆنی دیجیتالی بیتکۆین لەسەر و هەموو دراوە دیجیتالیەکانەوە هەموو چاوەکان یاخود بازار سەیری ئەم دراوەکە لە بەرزبوونەوەی ئەم دراوەیە بە دوای خۆیان دراوەکانی دیکە بەرزەکاتەوە و ئاڵتکۆینەکانیش بە دوایە ڕوو لە بەرزبوونەوە دەکەن و بەدابەزینی بیتکۆین بێگومان دراوەکانی دیکەیش ڕۆ خواردێن و دابەزین بە خۆیانەوە ئەبینن و هەڵبەتە دراوە دیجیتاڵیەکان مادەم یاسایەکی ستاندارد نییە کە پارێزگاری لێ بکە وەکو بڵین ئەوەی کە پێوترێ ستۆک وەکو پشکەکان کە هەیئەیەک یاخود دامەزراوەیەکی دارایی پاڵپشتی بکات و دەستەیەکی یاسایی پاڵپشتی لەم ستۆکانە ئاگات کاتێک کە کۆمپانیایەکی پشکدار پشکەکانی دەخاتە بازاڕەوە لەسەر بنەمای ستانداردەکانی ژمێریاری یاخود بڵێن ستانداردە داراییەکان پشکەکانی دەخاتە بازاڕەوە و بەپێی یاسا کارپێکراوەکانی ئەو وڵاتە پشکەکانی دەخاتە بازاڕەوە بۆیە کاتێک کە من وەکو خاوەن پشکێک پشک لەم کۆمپانیایە دەکڕم چاوەڕوانی ئەوەم کە چوارچێوەیەکی یاسایی پارێزگاری لە سەروەت و سامانەکەم بکات. بەڵام دەزانین دراوە دیجیتاڵیەکان یاسایەکی بڵین ستاندارد نییە کە پارێزگاری بکات. منێک خاوەن دراوی دیجیتاڵی لانی کەم ترسم لەوە نەبێت کە سەرمایەکەم سفرە بێتەوە، لانی کەم سەرمایەکەم ڕوبەڕووی مەترسیە بێتەوە تاوەکو بتوانم وەبرهێنانی تیا بکەم. بۆیە لە ڕووی گیانیەوە دراوی دیجیتاڵی مەترسی زۆری لەسەرەوە پەیوەستە بە بڕی نەختینەیی یاخودەوەی کە پێوترێ پارەی کاش چەند دەخرێتە ناو ئەم بازاڕەوە، یعنی تا پارەی نەختینەی کاش زیاتر بخرێتە ناو ئەم بازاڕەوە بێگومان بازارەکە ئەبوژێتەوە و ڕوو لە سەوزی ئەکات و ئەگەر تاوەکو نەختینەیی لەم بازارە بکشێتەوە. باش مامۆستا ئارام کە بازاڕێکی پڕ لە ڕیسکە پڕ لە سەرکێشیە بۆچی خەڵک پارەیەکی کاش خاتان بازاڕەوە؟ طبعاً دوو فئە هەیە کە پارە ئەخاتە ئەم بازاڕەوە. من فئەی یەکەمیان بەسەرکەوتووە زانم. فئەیەکیان ئەوەیە کە بڵێن فئەی یەکەم ئەوەیە کە دراوەکە ئەکڕێت و دایەنێت لە ئەو جزدانە ئەلکترۆنیانەی کە هەیەی و دوای چەند ساڵێک ئەم دراوە ئەفرۆشتێتەوە یان مامەڵەی پێوە ئاکات. باکی لەوە نییە لەم ڕۆیە چەند دراوەکە بەرزە بێتەوە چەند داعەبەزێ یان بڵێن لە کاتێکە کە زۆر داعەبەزێ ئەو دراوەکە ئەکرێت و ترال لێگرێ حەقی نییە لە دوای ئەوە ئایا دراوەکە زیاتر داعەبەزێ یا چەند بەرزە بێتەوە کێشەی نییە. واتە ئەمە ئەم جۆرە کەسانن کە وەبەرهێنانی درێژخایەن ئەکەن لە کریپتۆکەرەنسیە و بۆ ماوەیەکی دوور و درێژ کریپتۆکە هەڵدەگرن لە لای خۆیان. جۆرێکی دیکەمان هەیە کە ئەوانە لە فیوچەرە کار دەکەن. بۆ نمونە ئەڕوات لە ڕۆژێکا 2 سەعات 3 سەعات لەم بازاڕانەیە کارەکان چەند ئێکس یان بنمونە 10 20 15 لێداد لەوەی کە ئاڵێ بۆ نمونە لەم ڕۆیە کریپتۆ بڵێ بیتکۆین بەرزە بێتەوە سعری ئەگاتە $95,000
کاتێکە زانی ئەگەر بە پێچەوانە دەربچێت ئەم کەسەس کۆی سەرمایەکەی لەدەست ئەدات کاتێک کە بازاڕیش کە ئەم مەترسیەی چەند مەترسی زۆر بێ بە تاکید ینی قازانجیش هەر ئەکات لە جارێ لە جارەکانە بەڵام ئەوانەی کە لە فیوچەرە کار دەکەن مەترسی لە دەستدانی سەرمایەکانیان بڵێن دەهێندەی ئەوانەیە کە بە سپۆت کار دەکە سپۆت مانایەوەیە کە تۆ کریپتۆکە ئەکڕیت و لە جزدانەکەی خۆتا هەڵت گرتووە ئیتر ناگەڕێیتەوە نا ئەوم بازارە بڵێ بزای ئەمڕۆ سعری چەند یان گەشتووە بە چەند. زۆر باشە. سروشتی بازاری کریپتۆکەرەنسی چ گۆڕانێکی بەسەر هاتووە هەرو بازاڕی پێشووە یاخود ئێستا گۆڕانی بەسەر هاتۆ وەکو ئەسێتێک کە توانرێت تەماشا بکرێت. کاک پشتیوان طبعاً ئێمە بێ بزانین چەند هۆکارێک هەیە بۆ بەرزبوونەوەی دراوی دیجیتاڵی ئەبێ هۆکارەکان بزانین کاتێک کە من وەکو سەرمایە گوزاری ئەمەوێ سەرمایە گوزاری بکەم لەم دراوەیە یەک بانکی ناوەندیەکانە ئایا بانکی ناوەندیەکان چەندێک سوود دائەبەزێنێ یعنی زۆر جار لە کاتی دابەزاندنی سوودەکانە گۆڕانکاری بەسەر بازاڕە دێت ینی بازار بەرزەکاتەوە. بەڵام لە هەندێک حاڵەتمان هەیە کاتێک کە دابەزاندنی سوود بە نیسبەیەکی کەم ئەبێت بەڵام لە هەمان کاتا بانکی ناوەندی چۆنەڵێ وەکو بانگەشەیەک ئەکاتەوەی کە لە ئایندەدا دابەزاندنی سوود جێگیر دەکات ئەمە واکات نرخ دابەزێ ینی مەرج نییە هەموو دابەزاندنی سوود کاریگەریە بێت لەسەر بەرزبوونەوە وەکەوەی کە دوێنێ شۆبینیمان کشانەوەی نەختینەیی لەم بازاڕەدا زۆر جار سەرمایە گوزار یانە و کەسانەی سەرمایە گوزاریەکەن لە بازاری کریپتۆیە حەزیان بە خطوڕەیە حەزەکەن خطوڕە بکەن ینی ڕیسک بە سەرمایەکەیانەوە بکەن واتە چی پارەی نەختینە ئەخەنە ناو بازارەکەەوە ئەمە واکات کە جارێکی دیکە بازار ببوژێتەوە و نرخ بەرز بێتەوە و بە پێچەوانەوە کاتێک کە سەرمایە گوزار هەز دەکات کە قەرزێکی لەلایە ئەبێ قەرز باتەوە یان هەست بە مەترسیەکی زۆرەکە لە بازاڕە پارەکانی ئەکشێنێتەوە کە پارە ئەکشێنێتەوە ئەمە واکات بازار دابەزێ هەندێک جار ڕێخستنەوەی بازاری کریپتۆیە لە مانگی شەشی بڵێن لە شەشی دەی 2025 کریپتۆ بڵێن بیتکۆین گەیشتە بەرزترین ئاستی خۆی ینی گەشتە 126,000 دلار یعنی ئەم 126,000 دلارە بەرزبوونەوەیەکی نائاساییە ئەم بازاڕە پێویستی بەڕاستکردنەوەیە ینی ئەم بەرزبوونەوەیە چۆنەڵی تۆ کە بە قادرمە ئەگەر دقت بە قادرمەیە کە بەرزە بێتەوە خۆ ئەبێ ڕاگرێکی هەبێ بۆی قادرمەکە بۆ ئەستێنێ ئەم بەرزبوونەوە نائاساییەش پێویستی بە ڕاگررتنێگەیە کە ئەبێت داببەزێتەوە تا نرخێک ئەو نرخە ئاسایی کە ئەو بۆشاییەی کە لە هاتنەناوەیەی نەختینەیەکی زۆر زیاد لە حەدی خۆی بۆشاییە گاپێک دروست بووە لە بینی نەختینە و نرخی کریپتۆکەیە ئەپێ ئەو گاپە پڕ بێتەوە ئەو بۆشاییە پڕ ببێتەوە چی پڕیەکاتەوە ئەم دابەزینانە پڕیەکاتەوە بۆیە ئەگەر بگەڕێنەوە مێژووی دابەزینی دراوە دیجیتاڵیەکان وە مێژووی بەرزبوونەوەی دراوە دیجیتاڵیەکان ئەبینین دۆخێکی زۆر زۆر ئاسایی و زۆر زۆر نۆرمەڵە یعنی جێگەی مەترسی نییە بەڵکو ڕاستکردنەوەی ئەو بەرزبوونەوە نائاساییەیە کە لە مانگی دە و مانگەکانی پێشووترە دراوی دیجیتاڵی بەخۆیەوە بینی کە بەهۆی وتەکانی دۆناڵد ترامپەوە یاخود ئەو بانگەشانەی کە لە پشتەوەی بازاری کریپتۆ ئەنجام دەدرێت زۆر جار بۆ نمونە ئەوەی کە خۆم پێشەوە دەستەواژە بەکارمێنە ئەڵێن بتکۆین بڵێن ئاڵتۆنی دیجیتاڵیە یان هەواڵی زۆر زۆر دڵخۆشکرد لە بازاری دیجیتاڵیە کە بڵاوە کرێتەوە هەموو ئەمانە واکات کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئەم نرخە دروست ئەکات کە نرخ بەرزە بێتەوە بۆشاییەکی گەورە دروست ئەبێ لە نێوان ئەوەی کە بە ئاسایی ینی بە ستێپ بای ستێپ نرخەکە بەرز بێتەوە وەک لەوەی کە بە خێراییەکی زۆر و بۆشایی لە نێوان نرخ و ئینەکە دروست ئەکات. ئەمە تەفسیرێکی جوان بوو بۆ دابەزینی نرخی بیتکۆین دابەزینی ئەم دواییە بۆیە پرسیاری دابەزینە لێ ناکەم چکە لە وەڵامی پرسیاری پێشوە وەڵامت دایەوە بەس باسی بانکە ناوەندیەکانە کرد بەشێک لە بانکە ناوەندیەکان دەست بۆەوە دەبن لە ئاسی جیهاندا کە
دراوە دیجیتاڵەکان وەکو یەدەک بەکاربێنن. بەس لە عێراق تاوەکو ئێستا ئەم ترسە گەورە چییە لە کریپتۆکەرەنسیەکان؟ خۆی کاک پشتیوان بەشێک لەو شەڕی بڵێن پشتەوەی دراوە دیجیتاڵیەکان کە ئەنجام ئەدرێت لە دابەزاندنەوەیەکی ئاوا گەورەیە بەشێکی ناڵین هەمووی وەکو بەشە سەرێکەکەی ڕەبتی بەڕاستکردنەوەی بازارەوە هەیە بەشێکی پەیوەندی هەیە بە بانکە ناوەندیەکانەوە کە لە تۆپی هەمویانە ئەمریکا زۆرترین یەدەکی بیتکۆینی هەیە و دوای ئەوە چین دێت و بەریتانیا و کۆریا و یابان هەموو ئەمانە دەست ئەبەن بۆ پاشان ئەڵمانیا و وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپا دێت کە دەست ئەبەن بۆ ئەوەی کە یەدەکی بیتکۆینیان هەبێت وەکو چۆن یەدەگی ئاڵتۆنیان هەیە. هەڵبەتە دەبینین پێشکەوتنی تەکنەلۆژیا بەشێکی هەرە گەورەی ینی بڵین بەرەو پێشچوون و یاخود بەرزبوونەوەی نرخی دراوە دیجیتاڵیەکانە کاتێک کە تەکنەلۆژیا بەرەو پێشەوە دەڕوات بێگومان بانکەکان بە بانکی ناوەندیشەوە پێویستی بەوە هەیە مامەڵەی دیجیتاڵی بێنێتە ناو بڵێن پرۆسەی بازرگانیەکانەوە وەکەوەی کە دەبینین بانکی ناوەندی عێراقی ئیسا دەست بۆەوە باکە دیناری دیجیتاڵی بێنێتە بەرهەمەوە. بەڵام کاتێک کە تۆ دراوی دیجیتاڵی دێنیتە بەرهەمەوە بێ ئاگان لەوەی کە تۆ پێویست بەوەیە کە تۆ ئەبێ یەدەکی بیتکۆینت ئەبێ چۆن لە کاتی خۆی پێش ئەوەی کە یڵسن لە 76 باسی ئەوەی کرد کە بۆ چاپکردنی دۆلار پێویستیان بە ئاڵتون نییە چکە پێش 76 ئەبوایە چەند دراوت چاپکردایە ئەوەندە یەدەگی پارەی کاغەزت هەبوایە ئەنجا وڵاتان ئەیانتوانی ئەم پارە چاپ بکەن. بەڵام لە دوای 76ەوە ئەم پرۆسەیە نەما یعنی ڕەبت لە نێوان دینار یان بڵێن پارەی کاش و ئاڵتونە نەما بچڕێنرا کە پێوترێ نێلسن شۆک. بۆیە لە چەند ساڵی داهاتووشدا تۆ کاتێک کە پێویست بەوەیە دراوی دیجیتاڵی چی وڵاتەکەی خۆشت هەبێت پێویست بەوەیە کە تۆ یەدەکی دراوی دیجیتاڵیت هەبێت بۆ ئەوەی کە بتانی لانی کەم لە کاتی ترانسفێرکردنە بتانی بەشی ئەوە قەرەبووی ئەوە یان بڵێن دراوی دیجیتاڵی دیکە زۆر باش. وەکو شارەزایەکی بازاڕی کریپتۆکەرەنسی پێشبینیت بۆ 2026 چییە مامۆستا ئارەم؟ کاک پشتیوان یەکێک لە هەرە قوروسترین پرۆسەکان لە دراوی دیجیتاڵیە پێشبینیکردنە. یعنی بەخۆشمەوە زۆر جارەکەومە ئەو هەڵەیەوە کە تەنانەت شیکاری چارتەکان دەکەیت یعنی ئیتر بە پرۆسەی دارایی کە ئیتر قوروسترین پرۆسا بەپێی ئەو ئیندیکەیتەرانەی کە پێت ئەڵێ بۆ نمونە پێت ئەڵێ لە سەعاتی داهاتووە چەند جار دانیشتوین ئەڵێن لە سەعاتی داهاتووە ئەبێت بۆ منونە فڵانە دراو بەرز ببێتەوە پێچەوانە دەرچووە یعنی وەکو سحر وایە یعنی وەکو جادوو وایە بەڕاستی پێشبینیکردن قورسە پێشبینی بکەیت نەک قورسە یعنی ئەگەر من پێشبینی بکەم بەڕاستی هەم درۆ لەگەڵ خۆمدا دەکەم هەم لەگەڵ جەناب لەگەڵ بینەرانە چونکە قورسترین پرۆسەیە قورسترین پرۆسەیە. بەڕێز زارام قادر شارەزای بازاڕی کریپتۆکەرەنسی زۆر سپاس کە میوانمان بوویت.